بەردەوامی جێنۆسایت لە غیابی نەبوونی بزوتنەوەیەکی بەهێزی دژە شەڕدا. کابینەکانی ترامپ و نەتانیاهۆ بە بیانووی پوچ و بێبنەما ڕۆژی 18 مارس کۆتاییان بە ئاگر بەستێنا و کوشتاری بە کۆمەڵی دانیشتوانی غەزە بە تایبەت ژنان و منداڵانیان دەست پێ کردەوە. بە پێی راپۆرتی سەرچاوە فلستینیەکان، فەرماندەکانی ئەرتەشی ئیسرائیل هەتا ڕۆژی 29 مارس بەرامبەر بە نوێی خاکەلێوەی 1404 بوونەتە هۆی گیان لە دەستدانی زیاتر لە 920 فلستینی و بریندارکردنی 2025 کەسی دیکە. بە گوێرەی راپۆرتی سەرچاوە سەربەخۆکانی غەزە، زۆربەی ئەو کەسانەی گیانیان لە دەستاوە ژنان و منداڵان بوون و بە ئەنقەست کراونەتە ئامانج. لە جەرگەی بەردەوامی جێنۆسایدی ئەم دواییەی خەڵکی فلستین لەلایەن ئیسرائیلەوە، بەرپرسان و دەستوپەیوەندیەکانی ڕەژیمی ئیسلامی وەک هەموو ساڵێک ڕۆژی هەینی هەشتی خاکەلێوەیان وەک ڕۆژی قودس تەرخان کرد بۆ بەڕێوەبردنی ڕێپێوان و ڕێو ڕەسمە ئاینیەکان. کامێراکانی دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی زوومیان کردە سەر تاک بە تاکی کاربەدەستە باڵاکان و ئامادەکارانی ڕێپۆرتاژەکان، لێدوانی درۆ و ڕیاکارانەی ئەوانیان بە شێوەیەکی گشتی یان بەشی هەرە زۆریان بۆ خەڵکێک بڵاو کردەوە کە لە زومرەی نان بنرخی ڕۆژەکانی ڕەژیمن و بۆ چوون و لێدوانە پڕوپوچەکانیان بەباشی دەناسن. بۆچوونەکان وەک هەمیشە پڕبوون لە درۆی شاخدار و خۆفریودانی زیاتر و ئاشکراتر لە ساڵانی پێشوو. کۆماری ئیسلامی لە کاتی ڕاگەیاندنی ڕۆژی قودس لەلایەن خومەینیەوە لە خاکەلێوەی 1358ەوە هەتا ئێستا، جگە لە پاڵپشتی و بەهێزکردنی دارایی، دابینکردنی چەک و چۆڵ و ئیدیۆلۆژیکی هێزە کۆنەپەرستەکانی وەک حەماس و گروپە ئیسلامی هاوشێوەکانی و هەروەها ڕێگریکردن لە خۆڕێخستنی هێزە پێشکەوتن خوازەکان، نەک هەر هیچ کارێکی سوودبەخشی بۆ هاوڵاتیانی غەزە و کەناری ڕۆژاوە نەکردووە، بەڵکو زیانیشی پێگەیاندون. بەرپرسانی کۆماری ئیسلامی بە بەدەستەوەدانی بیانوو بە دەوڵەتی ئیسرائیل و ئەمریکا بۆ کوشتاری خەڵکی فلستین، پەرەپێدانی شارۆچکەکان و وێرانکردنی ماڵ و حاڵ و ژێرخانی شارەکانیان لە کەناری ڕۆژاوە بە تایبەت غەزە، باشترین خزمەتیان بە ڕاستڕەوەکانی دەسەڵاتدار لە ئیسرائیل و ئەمریکا و گەورە سرمایەدارەکانی ئەو وڵاتانە کردووە. ئیسرائیل لە ژێر گوشاری ترامپدا بە پێچەوانەی ویستی خۆی مانگی ژانوێی 2025 ئاگربەستێکی لەگەڵ حەماس واژۆ کرد. ئەم گروپە کۆنەپەرستە لە ژێر کاریگەری سیاسەت و تێگەیشتنە خۆرافیەکەی سەبارەت بە هاوسەنگی هێز لەگەڵ ئیسرائیل لە بری سپاردنی ئەرکی بەڕێوەبردنی غەزە بە دانیشتوانەکەی خۆی ڕاستەوخۆ دەسەڵاتی بەدەستەوە گرت. کاربەدەستانی ئیسرائیل و ئەمریکایی وێڕایناسینی مۆرە سەرەکیەکانی حەماس بیانوویەکیان داتاشی و ڕۆژی 18 مارس بە پشگیری تەواوی ترامپ سەر لە نێوجێنۆسایدی لە غەزە و کوشتار لە کەناری ڕۆژاوایان تونتر لە جاران دەست پێ کردووە. هەلە مەترسیەکانی بەرپرسانی حەماس لە ماوەی ئاگربەستدا بوونەتە هۆی ئەوەی کە بەشێک لە دانیشتوانی باکووری غەزە خوازیاری دەرکردنی حەماس و کوردکردنەوەی دەستی ئەو گروپە لە دەسەڵاتدارێتی ئەو ناوچەیەدا بن و هاوکات کۆنەپەرستانی ئیسرائیل و ئەمریکا خۆشحاڵ بکەن. بە پێ لێدوانی ڕاشکاوانەی ترامپ و نەتانیاهۆ، ئامانجی ڕاستەوخۆتری ئەم قۆناغە لە جێنۆساید و وێرانکاریەکان کە ڕەزامەندی و پشگیری تەواوی دەسەڵاتدارانی ئەمریکایی لە پشتە، بریتیە لە وەدەرنان یان کوشتاری خەڵکی غەزە. هەنگاوی دواتر بریتی دەبێت لە کوشتار و دەرکردنی دانیشتوانی کەناری ڕۆژاوە و پاکردنەوەی غەزە و سەرنجام تەواوەتی فلستین بەدەستهێنانی هاوکاری و دەوڵەتەکانی میسر و ئوردنی پێویستە. هێرشی چڕوپڕ و بەردەوامی هێزی ئاسمانی ئەمریکا بۆ سەر خەڵکی یەمەنیش بە بیانووی چالاکیەکانی حوسیەکان و هەروەها هەڕەشەی توندی ڕژیمی ئێران بە ئاراستەی ئەو پلانە بەڕێوە دەچێت. بە پێی راپۆرتی ڕێکەوتی یەکی خاکەلێوەی ڕۆژنامەی ئەل-ئەخبار، مسریش لە ژێر گوشار و هەڕەشەکانی کابینەی پڕۆئیسرائیلی ترامپدا
قبوڵی کردووە کە 9 ملیۆن کەس لە دانیشتوانی غەزا بۆ ماوەی 6 مانگ لە بیابانی سینا نیشتەجێ بکات. ئەگەر بێت و پلانێکی لەو شێوەیە جێبەجێ بکرێت، دواتر ئیسرائیل ڕێگە بە گەڕانەوەی تەنانەت یەک کەسیشیان نادات. بەپێی هەواڵ و راپۆرتە بەردەستەکان، ئۆردۆن هەتا ئێستا لە بەرامبەر هەڕەشە و گوشارەکانی ترەمدا خۆڕاگری کردووە و پشگیری لە پلانی دوودەوڵەتی فلستینی و ئیسرائیل کردووە. کێشەی فلستین لە هاوسەنگی هێزی ئێستایدا و بە زاڵبوونی هێژمونی ئیسرائیل و ئەمریکا لە ناوچەکەدا نەک هەر چارەسەر نابێت، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزتر دەبێت. تەنها بزوتنەوەیەکی بەهێزی دژە شەڕ دەتوانێت بەستێنی چارەسەری ئەو کێشەیە فراهەم بکات.